بسم الله الرحمن الرحیم. بینەرانی زۆر بەڕێزی پرۆگرامی کلیل، بابەتی ئەم جارەمان لە پرۆگرامی کلیلدا بە ناونیشانی گەشتبینەکان کلیلی خێرن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە کە سەنەدەکەی حەسەنە و ئیمامی تەبەرانی لە سەهلی کوڕی سەعدەوە ڕیوایەتی کردووە دەفەرمێ و شێخ ئەلبانی لە صەحیحی جامیعە دەفەرمێ حەدیث حەسەن بە ژمارە فەرمودەی 4108. سرورمان صلى الله عليه وسلم دفرمي عند الله خزائن الخير والشر مفاتيحها الرجال فطوبى لمن جعله الله مفتاحا للخير مغلاقا للشر وويل لمن جعله الله مفتاحا للشر مغلاقا للخير. پیغمبری خوا صلی الله عليه وسلم لم فرمودەیەدا باسی ئەومان بۆ دەکاو دەفەرمێ عند الله خزائن الخير والشر، خەزیێنەکان کۆگاکان شوێنی چاکە و خراپەکان هەمووی لە لای پەروەردگارە. واتە مەخزنێک هەیە کۆگایەکی گەورە هەیە پڕیەتی لە خێر، مەخزنێکیشمان هەیە کۆگایەکیشمان هەیە پڕە لە شەڕ و خراپە، هەمووی بە ئەمر و ئیرادەی پەروەردگارە. بەڵام مەفاتیحها الرجال، خەڵکێکن کلیلەکانیان بەدەستەوەیە. کەسانێکمان هەن ئەم دەرگایە ژوورەوە پڕە لە شەڕ ئەچێ دەیکاتەوە، ئەم لێشاوی خراپەیە دێتە ناو کۆمەلگاوە. ژوورێکمان هەیە مەخزنێکمان هەیە کۆگایەکمان هەیە پڕە لە خێر و بەرەکەت و ڕەحمەت. کەسانێک هەن کلیلەکەیان پێیە ئەچن دەرگاکە دەکەنەوە لێشاوی ڕەحمەت و خێر و بەرەکەت بەسەر کۆمەلگایە دێ. پیغمبری خوا صلی الله عليه وسلم فرمووی فطوبى لمن جعله الله مفتاحا للخير مغلاقا للشر. يعني خوش بحالي أو كسا. طوبى يعني سربرزي، مردایەتی، خۆشەویستی لای خوا، لای خۆی، لای خەڵک. هەر کەسێ ئەم سیفەتەی تێدا بێ خوا خۆشی دەوێ، خودی خۆشی خۆی خۆش دەوێ، ئەوش بەرەکەتە. خۆتت خۆش بوێ زۆر بەرەکەتە. هەروەها خەڵکیش خۆشیان دەوێ. ئارامی دەرونی بە شوێنەوەیە. هەر کەسی ئەم سیفەتەی هەبێ بەردەوام ویژدانی ئارامە. شەو کە دەچێتە سەر سەرین زۆر بە ئاسوودەی خەوی لێ دەکەوێت. بەهەشتی قیامەتی بۆ هەیە کە دنیای بەجێهێشت جێگای بەهەشتە. تووبە ئەو خۆشبەختیە، ئەم فەرەحی دنیا و قیامەتە، ئەم سەربەرزی و مەردایەتیە، ئەم خۆشەویستی خوا و خۆت و خەڵکیە بۆ کەسێکە جعله الله مفتاحا للخير مغلاقا للشر. بۆ ئەو کەسەی کە پەروەردگار دەیکاتە کلیلی کردنەوەی دەرگای خێر و کلیلی داخستنی دەرگای شەڕ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی خەزیێنەکان دوو جۆرن، پڕن لە خێر پڕن لە شەڕ. ئەو کەسەی بەردەوام دەرگای خێر دەکاتەوە و بەردەوام خەریکی داخستنی دەرگای شەڕە، خۆش بە حاڵی ئەو کەسە، سەربەرزی بۆ ئەو کەسە. هەر کەسێک سەبەب تەفریج الکروب و قەضاء الحەوائج، بەردەوام هۆکار بێ بۆ کردنەوەی دەرگای تنگانە لەسەر خەڵکی. خەڵکێک زۆر دڵنائارامە، زۆر کێشەی هەیە، خۆش بە حاڵی ئەو کەسەی دەبێتە کلیلی کردنەوەی دەرگای خێر و لەو تەنگژەیە دەرونیە، لەو ئازارە جەستەییە ڕزگاری دەکات. و قەضاء الحەوائج، ئەو کەسانەش کەوا پێداویستیەکیان هەیە، پێویستیەکیان هەیە لەسەر دەستی تۆ خوای پەروەردگار ڕزگاریان دەکا و پێویستەکەی ژیانیان دابین دەبێ. خۆش بە حاڵی ئەو کەسەی دووەم هەمه فتح قلوب الناس، ئاواتی کردنەوەی دەرگای دڵەکانە. زۆر خەڵک هەیە بەڕێزان، زۆر خەڵک هەیە دڵی داخراوە، دڵی داخراوە بەرامبەر بە نووری ئیسلام، دڵی داخراوە بەرامبەر بە چێژی ژیان، دڵی داخراوە بەرامبەر بە خۆشیەکانی ژیان. پەروەردگار ڕەنگە دوا کلیلی کردنەوەی ئەو دەرگا داخراوە ئەو بەینەتی و نەهامەتیەی لەسەر دەستی تۆدا نابێ.
ئاگادار بە ڕەنگە لەسەر دەستی تۆ دوا کلیل بکرێتەوە، ڕەنگە تۆ دوا دکتۆر بی چارەسەری ئەو نەخۆشیە بکەی، ڕەنگە تۆ دوا پارێزەربی بتوانی فڵان کەس لەو گرفتە ڕزگارکەی، ڕەنگە تۆ دوا دادوەربی کە لەسەر دەستی تۆ ئەم ژن و مێردە ناکۆکە نەگەنە حەدی تەلاق و جیابوونەوە و سەرگەردانبوونی منداڵ و خۆیان. تۆ ناومێد مەبە، مەڵێ من حەقم نییە، مەڵێ من پێش من تاقی کراوەتەوە. نەخێر، بەردەوام هەوڵی ئەوە بدە ئەگەر دواکریلیش لای تۆ بێ بۆ کردنەوەی دەرگای خێر لەسەر خەڵک، تۆ ئامادەیت تێدا بێ. سێمیان خۆش بە حاڵی ئەو کەسەی تفاءل مع كل باب مغلق أن مفتاحه بيد الله تعالى. خۆش بە حاڵی ئەو کەسەی کە بەردەوام گەشببینە کە دەرگا داخراوەکان هەموو کلیلەکانی بەدەستی پەروەردگارەوەیە. دڵنیا بن خۆشەویستان، خودای پەروەردگار هێندە میهرەبانە، دەرگایەکی داخراو ناخاتە بەردەممان کە توانای کردنەوەیمان نەبێ. هەموو دەرگایە کە دادەخرێ پەروەردگار ئیلا کلیلێکی بۆ داناوە، بەس هیممەتی تۆی دەوێ، هیممەتێکی دەوێ کە بەهۆی تۆوە ئەم دەرگای خێرە بکرێتەوە و ئەم دەرگای نەهامەتیە ئەم شەڕا لەسەر خەڵکی دابخرێ. ئای خوای گەورە گەشببین و واقعبینی چەند خۆش دەوێ، بەڵێ هەر کەسێک گەشببین بێ، بەڵام گەشببینێکی واقعبین بەڕاستی پەروەردگار زۆر خۆشی دەوێ. سەیری قورئانی پڕبەرەکەت و بەخششکەن. ئەم قورئانە کلیلی کردنەوەی دەرگای دڵەکانمانە، نور و ڕۆشنایی تاریکستانی ژیانمانە. لە قورئانی پڕبەرەکەت و بەخششدا دووشتمان بۆ باز دەکا کە قورسترین دەرگای داخراون بەرەو ڕووی مرۆڤ. ئەم دوو دەرگایە قورسترین دەرگای داخراون لە ژیانی هەر مرۆڤێکی سەرزەویدا، کەچی خوا دەفەرمێ لە ئەو کاتە ناڕەحەتەدا لەم دوو دەرگا داخراوەدا تۆ هەر گەشببین بە هەر خێر ببینە. یعنی لە شەوە زەنگی تاریکە چاوەڕێی ئاسۆی ڕوونی بەری بەیان بە، هەر ناڕەحەتیەک هاتە پێشتەوە ئیلا خێرێکی تێدا ببینە، با لە گەشببینان دەرنەچی، با تووشی ڕەشببینی نەبی، با دنیا لەبەر چاوت تاریک نەبێ و هیچ ڕووناکیەکی وا نەبێ کە تیان نەمێنێتەوە. یەکەم شت جەنگ و شەڕە. لە جەنگدا بەڕێزان بەرهەمی جەنگ چییە؟ خوا پەناماندا کوردستانی ئێمە و یاڕەبی خوای هەموو جیهانش لە شەڕ و پارێزی، چونکە جەنگی ئەمڕۆ هەر ئەوە نیە لە وڵاتە ڕووبدا، کاریگەری بۆ سەر هەموو وڵاتانی جیهان هەیە، بۆ سەر هەموو مرۆڤایەتی هەیە، بە تایبەتی موسڵمانان دەبنە قوربانی جەنگەکان. جەنگ کوژراو بەجێ دێڵێ لە دوای خۆی. ئای ئەو هەموو گەنج و لاوە، ئەو هەموو سەربازە، ئەو هەموو خەڵکە سڤیلە کە بێچەکیشە و پەیوەندی بە شەڕیشەوە نییە، ئەبێتە سوتەمەنی شەڕ. ئەو هەموو بریندار و کەم ئەندامە حتا مردن بەدەم ئازارەوە دەتلێتەوە. ئەمە هەمووی بەرهەمی شەڕە. لە هەر وڵاتێکە خوا پەناماندا و خوای گەورە وڵاتی ئێمەش پارێزێ شەڕ ڕوویدا، یەقینت هەبێ لە پاش جەنگەکە یەکجار زۆر کەم ئەندام و خاوەن پێداویستی تایبەت و بریندار بەجێ دێڵێ کە هەموو ڕۆژێکی ئەوانە مردنێکا بە چاوی خۆیان بەدەم ئازارەوە دەیچێژن. چاولێ بەڵای دووەمی شەڕ بریندار و کەم ئەندام. بەڵای سێیەمی شەڕ کە لە دوای خۆی بەجێ دێڵێ ئەو هەموو منداڵە بێنازەی کە لە سۆزی باوکیان بێبەش بوون، ئەو هەموو ئافرەتەی کە لە ڕەحمەتی هاوسەر کە باشترین پشت و پەنایە بۆ ژن هاوسەرەکەیەتی لە دەستیدا لە جەنگا کوژرا، ئەبێ منداڵەکانی بەبێ هاوژینی بەخێوکە، ئەبێ ئێواران پیاوێک نەبێ دەرگاکە بکاتەوە و دەستی سۆز بەسەری منداڵەکانی دابێنێ. بەڵێ بەرهەمی جەنگە هەتیوکەوتنی منداڵەکان، بێناسکەوتنی ژنە ڕووسور و سەربەرزەکان. بەرهەمی جەنگە، جەنگ لە هەر وڵاتێکا ڕوویدا یەکسەر لەگەڵ خۆیە هەژاریش خۆی پیادەکە. یاڕەبی خۆیان کوردستانمان لە شەڕ بپارێزی. هەر وەختێ شەڕ ناوخۆیی بێ یان دەرەکی یەخەت پێ بگرێ و بێتە وڵاتەوە، لەگەڵ خۆیان هەژاریەکەش خۆی دێنێتە ژوورەوە، یەکسەر بازاڕدا دەخرێ. بە تایبەتی چینی هەژار و فەقیر یەکجاری لێی دەقەومێ، نان نامێنێ، گرانی دەست پێ دەکا، دەرگای کار و کەسابەت دادەخرێ. نەداری
ژیرفان بەتاڵی ڕوو لە خەڵک دەکا هەروەها ئاوارەیی و دەربەدەری ئەو هەموو خەڵکە بەهۆی شەڕەوە لە ناوخۆدا بێ یان لە دەرەوە بێ تووشی ئاوارەی و دەربەدەری دەبێت جەنگ و شەڕ ئەم هەموو نەهامەتی پێوەیە کەچی پەروەردگار لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 216 دەفەرمێ كتب عليكم القتال وهو كره لكم وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم لەسەر ئێوە نووسراوە جەنگکردن کاتێک کە دوژمن پەلاماری وڵاتیدا نابێت تەسلیمی بی نابێت خاکی خۆت نابێت نیشتیمانت نابێت شەرم و شکۆی ئافرەتانت نابێت عیزت و سەربەرزی پیاوە دلێرەکانت تەسلیم بە خەڵکیێکی داگیرکەرکەی پەروەردگار لەسەری نووسیوی واجبە لەسەرت بە هەر شێوازێک بێ بەرگری لە خاک و نیشتیمانی خۆت بکەیت ئەو خاک و نیشتیمانە ئەمانەتە ئەوە دایکی یەکەمتە پێش ئەوەی کەوا لە دایکت بێی لەو خاکەدا بووی دواتریش کە مردی جارێکی تر وەکو دایکێکی میهرەبان لە ئامێزت دەگرێتەوە پەروەردگار دەفەرمێ وەهوە کوڕه لەکم هەموو کەسێ وشەی جەنگ دەبیستێ ناڕەحەتە پێی ئەوەی دیندار بێ ئەوەی ویژدانی هەبێ ئەوەی شارەزای دنیا بێ ئەوەی ڕۆشنبیر و ڕۆشنفکر بێ ئەوەی کەوا چاکە و خراپە لێک بکاتەوە دڵی پیس نەبێ بۆگەن نەبێ بە خوێنتین و نەبێ بە وشەی شەڕ قەڵسە بەڵام پەروەردگار دەفەرمێ هەر کاتێک دوژمن هێرشی کردە سەر وڵاتەکەت واجبە لەسەرت دیفاع بکەیت واجبە لەسەرت ئەو شەڕە بکەیت نابێت تەسلیم بی نابێت بەروبوومی خاک و وڵاتت دایکی نیشتیمانت داهاتی وڵاتت ئەبێ بپارێزی ئەبێ شکۆی ئافرەتەکانت عیزەتی پیاوەکانت شکۆی نەتەوەکەت وڵات و گەل و میلەتەکەت بپارێزی وەهوە کوڕه لەکم ئەم قیتالە لەسەرت واجبە کاتە دینت کەوتە مەترسیەوە کافر هات و ویستی ئیسلامت لە ناوبەرێ ئەبێت لە پێناوی عەقیدە و بیر و باوەڕەکەت داوەکو سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم جەنگ بکەیت تێبکۆشی جا پەروەردگار دەفەرمێ وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم دەکرێت شتێک کە تۆ دڵت پێی ناڕەحەتە ئازاری پێدەچێژی پێی خەمباری خێرێکی تێدا بێ بەردەوام ئیسلام دڵە گەشتبین بە ئەو شەڕەی کە هەموو نەهامەتێکی پێوەیە پەروەردگار پێمان دەڵێ گەشتبین بە خێرێکی پێوەیە خێری ئەوەی دەی سەلمێنی کە تۆ هێشتا ڕۆڵەی دلێرت هەیە کە جەنگ ڕوویدا هەموو پێشمەرگە ئازاکان دەردەکەون ئەو کاتە قارەمان و بوودەڵە دەردەکەوێت هەتا جەنگ نییە هەمووی سنگ دەردەپەڕێنێ و هەمووی قارەمانە و هەمووی شۆڕژجێرە بەڵام کاتێکەوە دوژمن هاتە سەر وڵاتەکەت دوژمنی دین و ئیمان و گەل و نیشتیمان و نەتەوەکەت خێری ئەوەی تێدایە پاڵەوانان و پێشمەرگەکە ڕاستەقینەکان لەگەڵ فسفس پاڵەوانەکان لێک جیا دەبنەوە خێری ئەوەی تێدایە خەڵک بە ئاگادێتەوە ساڵانێکە لە خۆشگوزەرانیدا بووی لە نیعمەتی ئەمن و ئەماندا بووی جارێک دەستت بەرز کردەوە بڵێ پەروەردگارە ئەمن و ئەمانی وڵاتەکەم تێک نەچێ بە ئاگادەیتەوە ئەم جا قەدر دەزانی ئەو هەموو شەڕە لە وڵاتاندا ڕوویداوە ئایا ڕۆژێ خەفەتبار بووی بە هەتیوکەوتنی ئەو هەموو منداڵە نازدارە بەبێ هاوژین کەوتنی ئەو هەموو ئافرەتە ڕووسورە کە هەتا مردن بە دیار مناڵی هەتیوەوە دادەنیشێ بە ڕووخانی ئەو هەموو دوکان و بازاڕە کە سارۆخێک لێ دەدا کابرا هەرچی سەروەت و سامانێتی لە ناو دوکانەکەدایە بەیانی بەسەر خۆڵەمێشا دەڕوە ڕۆژێ لەرزە بە دڵت کەوتووە و ئیمانت هەژاوە و ویژدانت نائارام بووە کە لەسەر تەلەڤیزۆنەوەڵێ ئەمڕۆ لە فڵان تەقینەوەدا 100 کەس کوژراوە ئازانی 100 مریشک لە دەواجی نامدار بووەتەوە حتا شەڕ نایەتە وڵاتی خۆتەوە لەوەسی ویژدانت سڕ بوو بێ کە شەڕ هاتە وڵاتی خۆتەوە و ڕۆڵەت کوژرا برات کوژرا ئامۆزات کوژرا کە سوکارت کوژرا وڵاتت وێران بوو بازار و دوکانت داخرا ئەمجا لە نەهامەتیەکانی خەڵکانێک تێدەگەی کە لە هەر وڵاتێکی دنیادا بن لە مەینێتیەکانی جەنگا بوون وەهوە خێڕ لەکم ئیلا خێرێکی بۆ تۆ تێدایە بەڕێزان سەیری وردیەکانی قورئان کەن دەفەرمێت لە هەموو تاریکیەکە لە هەموو ناڕەحەتیەکە گەشتبینیەک ببینە دڵنیابە لەسەر دڕکەکان دڕکی گوڵەباغ زۆر بە ئازارە بەڵام دەکرێت لەسەر ئەو دڕکانەی کە وەکو دوو پشک پێتەوە دەدا گوڵەباخێک بەرهەم بێ ئەکرێت لەسەر ئەو دڕکانە کە هاتوونە دەرەوە گوڵەباخێکی جوانی بۆن خۆشی سەرنجڕاکێشی دڵکەرەوە هەبێ بۆیە بە هیچ شتێکی ژیان هەر بەڕەشی مەبینە ئللا شوێنێکی سپی لە ناو ئەو پەردە ڕەشەیەدا بدۆزەوە
خاڵی دووەم هاوسەرێک کە گوێڕایەڵت نییە. هیچ شتێ لە دنیادا خۆشەویستەکەم کەسەکەم بە ئەندازەی ئەوە ناڕەحەت نییە تۆ پیاوێکی داوێن پاک بە ئەخلاق هەموو هەوڵ و تێکۆشانی خۆت دەخەیتە کار بەخوا عەرەق دەڕێژی وەڵڵاهی مەینەتی دەچێژی بەخوا گەرما و سەرمای دنیا بە خەسار نادەی دەیتە دەرەوە زۆر جار تووشی بەردەمی دوول لە ڕوویەوە نامەردێک دەبی ئەبێ بەڵێ بۆ بکەی لە پێناوی ئەوەدا منداڵەکانت برسی نەبن لە پێناوی ئەوەدا خاتوونی ماڵەکەت نیگەران نەبێ بێجل و بەرگ نەبێ بێ خۆراک نەبێ محتاجی دەستی دراوسێ و خزم و کەسوکار نەبێ ژنێک لە ماڵەوە بە حەیا بە حورمات بەڕێز دڵسۆز بۆ مێرد بۆ میوان بۆ منداڵ بۆ خزم و کەسوکار بۆ ماڵی خەسوو و خەزوری خۆی هەموو مەینەتیەکی ئەو ماڵە قبوڵ دەکا لە کەسوکاری دابڕاوە لە باوک و دایک و برا و خوشکی دابڕاوە هاتووە لەگەڵ ئەم پیاوەیە ژیان دەکا منداڵی بۆ بەخێو دەکا دایانی مناڵێتی مامۆستای مناڵێتی شێفی بەلاشی ماڵێتی سفرەی ڕازاوە بۆ مێردە ڕادەخا ئەبێت لەو ئازارە ناڕەحەتتر هەبێ کاتێک کە پیاوەکەی دێتەوە وەکو پێویست ڕووی تێ نییە کە ڕووی لەگەڵ یا خۆش نییە کە قەدر و حرمەتی ئەو ماندووبوونەی نازانێ زۆر ناڕەحەتە کەچی سەیری قورئانکەن سوورەتی ئەنیسا ئایەتی 19 پەروەردگار لێرەشا دەفەرمێ وعاشروهن بالمعروف فإن كرهتموهن فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا الله أم قرآن شان بركته بس خۆزگە لێ وردبینەوە خۆزگە دەرسی ژیانی لێوەرگرین نەکرد بۆ دەنگ خۆشی بیخوێنینەوە ئای چەند خەفەتبارم خەریکە قورئان لە زۆر وڵات و لە وڵاتی ئێمەشە بەس بۆ مردووان دەخوێندرێ خەریکە کە گوێمان لە دەنگ و ئاوازی قورئانێک دەبێ بڵێنەوە تەعزیەکە لەکوێیە با بە قورئان بۆ زیندوانە بۆ دەرسی ژیانە بۆ کردنەوەی دەرگا داخراوەکانی ژیانە هەر بە دەنگی بەخوا بە کلیلی ئەم قورئانە ڕێگەی بەختەوەری دەکرێتەوە بابچینە خزمەت ئاەتەکە و شە بە وشە مانای بکەین وعاشروهن بالمعروف یەکەم جا پەروەردگار دەفەرمێ لەگەڵ هاوژینەکەتا بە جوانی ڕەفتار بکە ئەمە خاڵی یەکەمە لەگەڵ هاوژینەکەتا بە پێی شەریعەت بە پێی یاسا بە پێی عورفی جوانی کۆمەڵگا بە پێی بوون و توانای ئیداری و ماڵی خۆت ڕەفتار لەگەڵ هاوسەرەکەتا بکە ئەوەندەی بۆت دەکرێت وعاشروهن بالمعروف لەگەڵ هاوژینەکەتا بە سۆز بە میهرەبان بە ڕوو خۆش بە دەستی میهرەبانی بەسەرابێنە ئامێزی گەرم و گوڕی بۆ بکەوە قەدر و قیمەتی ماندووبوونی بزانە وعاشروهن بالمعروف ئەمجا فەئین کەریهتموهن ئەمجا ئەگەر هاوسەرەکەت ناڕەحەتی کردی ئەها لێرەدا فەئین کەریهتموهن بابەتێکی زۆر گرنگە ناوبڕێک وەردەگرین بۆ پشودانێکی جەنابتان و خۆمان دوای ئەم ناوبڕە کورتە دێنەوە خزمەتتان بسم الله الرحمن الرحیم خۆشەویستان پێش ناوبڕەکە لە خزمەت ئاەتەکەی قورئانی پڕبەرەکەت و بەخششا بووین فەرمووی وعاشروهن بالمعروف ئێوە بە جوانترین شێواز بەوەی کەوا شەرعی خوای پەروەردگار لە قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم مافی هاوسەرتی دیاری کردووە و ئەرکیشی خستووەتە سەرشان بەو شێوازە بە جوانترین شێوە ڕەفتار لەگەڵ هاوسەرتا بکە بەڵام فەئین کەریهتموهن ئەمجا ئەگەر تۆ بە جوانترین شێوە ڕەفتار لەگەڵ هاوسەرتا کرد و ئەو وەکو پێویست نەبوو لەگەڵتا ئەمە زۆر گرنگە نەک کاردانەوە بێ یعنی کە هاوسەرت هەیە هاوسەری بۆی خراپە هەیە هاوسەری گوێڕایاڵی نییە هەیە هاوسەری بەدەمیەوە نییە لە ئەنجامی کاردانەوەدایە کاردانەوەی کردەوە خراپەکانی خۆیدایە کابرا ئەوەندە لەگەڵ خاوسەری خراپ بۆ ژنەکە گوێڕایاڵی نییە کەسێک ژنەکەی ئەوەندە نابەدڵی کردووە پیاوەکە وەکو پێویست لەگەڵی نییە نە کاردانەوە نەبێ کە تۆ بۆ هاوژینەکەت باش بووی بەڵام فەئین کەریهتموهن ئەگەر ڕوویدا ئەو هاوسەرە لەگەڵتا باش نەبوو لێرەشدا سەیری وشەی ئینکەن نەیفەرموو فەئیذا کەریهتموهن یعنی ئەگەر ئیذا بووە دەبوو ئیلا ڕوو بدا ڕۆژە لە ڕۆژان هاوسەرەکان بێدڵی یەکتر بکەن نە فەئین ئەگەر ئینە یعنی دەبێت ژیانی هاوسەری بێدڵیکردنی هاوسەر بۆ هاوسەرەکەی کەم بێ زۆر کەم بێ
چاوەڕوان نەکراو بێ وەکو خوێشی کەمی ناو چێش دوا بێ نەک هەموو ڕۆژێ بێ ئەوە نابێ بۆیە قورئان نەیفەرموو فەئیذا کەریهتموهن فەرمووی فەئین کەریهتموهن ئەگەر ڕوویدا جاروبارێک هاوسرت بێدڵی کردی فعسى أن تكرهوا شيئا لەو کاتەدا تۆ زۆر دڵگرانی بەڵام دڵنیا بە دەکرێ لەناو ئەو شتەدا کەوا تۆ پێی دڵگران و پێی نیگەرانی ويجعل الله فيه خوای گەورە بیژیاڕێ لەناو ئەو بێگوێییکردنەی هاوسرتدا لەناو ئەو دڵ ئازاردانەی هاوسرتدا بۆ تۆ لەناو ئەوەدا کە پەستت دەکا ئازارت دەدا کۆمەڵە ڕەفتار دەنوێنە کە بە دڵی تۆ نییە لەناو ئەوەدا فیهی خەیڕا کەثیرا سبحان الله کەثیرەش یام جارە بۆ زیاد کرد خەیڕا کەثیرا خێرێکی یەکجار زۆری بێسنووری تێدا بێ بەخوا ڕەم بێ لە دوای کۆتایی تەمەندە هەستی پێ بکەیت هەندێکیان لەوەچێت لە قیامەتە هەستی پێ بکەیت ئەگەر ئەم ڕەفتارە خراپەی هاوسەرن نەبووایە تۆ تووشی گرفتاری گەورە دەبووی هەر نمونەیەکی سادە عەرزی جەنابتان کەم تۆ کابرایەکی لە ماڵەوە حەزت لە خواردنی چەور و گۆشت و شتی بەلەزەت و ئەوانەیە سبحان الله هاوسرت بە پێچەوانەی تەبیعەتی تۆ حەزی لە خواردنی گۆشت و خواردنی چەوری و ئەمانە نییە ئێتر ڕەم بێت جارجارێک بۆت بکە بەڵام هەموو کات سفرە بە دڵی تۆ ڕازاوە نییە ئەگەر ڕۆژێ هاتیتەوە و تۆ زۆرت برسیە و خواردنەکان بە دڵی تۆنین دڵنیا بە خێرێکی گەورە لەوەدا هەیە کە پەروەردگار وای کردووە ئەم خێزانەی تۆ لەم بابەتی دروستکردنی خواردن و چێژی خواردن و حەزکردن لە خواردندا بە دڵی تۆ نایەتەوە ئەگەر هەموو ڕۆژێت جا بە دڵی جەنابەت ئەگە ئیمکانیەتت هەیە گۆشتی چەور و بەز و ئەمانەت خواردایە وەڵا برای ئێستا قەڵەو دەبووی قەڵەویش بۆ خۆی نەخۆشیەکە ئەوەی کە هاوسرت وەکو پێویست هەموو ڕۆژە خواردنی خۆشی نەداوە بە تۆ ئەوە خێرێکی گەورەی پێوەیە خەیڕا کەثیرا تۆ لە قەڵەوی پارێزراوی لە شەکرە و لە زەختی خوێن و لە فشاری خوێن و لە چەوری خوێن و ئەمانە هەموو خوا پاراستووی بەخوا بە دڵی خۆت ئەوەندە تۆ نەوسن و ئەوی ژوابوویایە ئێستا هەردووکتان نەخۆش دەکەوتن هەروەها جار هەیە تۆ لە هاوسرت عاجزی ئەڵی غیرەی زۆرە زۆر پیا و ناڕەحەتە بەدەست غیرەی ژنەکەیەوە یعنی غیرەیەکی لە ڕاددە بە دەری هەیە گەیشتۆتە حەدێک کە لە کوردیا پێ دەڵێن دڵپیسی تووشی دڵپیسی بووە لێرەشدا نەیگەێنێ تەلاق ئەمە زۆر ناڕەحەتە بۆ پیاو یعنی حتا تەناستەی تەلەڤیزۆن کە ئەم چاوی لەسەرێتی فەقیرەوە هەواڵ دەخوێندرێتەوە مڵەدا خۆ بۆچی تەماشای کردووە لەوە چێ ئافرەتێک هەمووی وەکو خوشک و دایکی وایە مۆزەفە لە دایرەیە لە ژوورێکە 4-5 کەس بەیەکەون ئەم دایمە متابعەیەکە داخوا قسەیەکی لەگەڵا نەکردووە ئەم پیاوەش بە تایبەت ئینسان کە خۆی پاک بوو زۆر ناڕەحەت دەبێت بەو غیرەیە قورئان دەفەرمێ ئەمەش خەیڕا کەثیرا بەخوا خێرێکی زۆری تێدایە چونکە خۆت پاکی زۆر بەڕێز و بە حورمەتی داوێن پاک و بە ئەخلاقی بۆ هاوژینەکەت باشی دڵنیا بە دڵت بەمەش خۆش بێ بەو غیرەیەی کە گەیشتووەتە حەدی دڵپیسی دڵت هێشتا خۆش بێ بۆ یەکەم نیشانەی ئەوەیە هاوژینەکەت لە دڵەوە عەشقی تۆیە لە دڵەوە تۆی خۆش دەوێ ئێمەش بەرەکەتە یعنی ئەو کەسانی کە غیرەی زۆر لە هاوسەریان دەکەن نیشانەی ئەوەیە لە ڕاددە بەدەر هاوسەرەکەی خۆش دەوێ ئەڵێ دەبێ ئەم هاوسەرە تەنها بۆ من بێ لە ناخی دڵەوە عاشقی هاوسەرەکەیەتی هۆگری هاوسەرەکەیەتی ئێ بەخوا ئەمەش بەرەکەتی خۆیە دووەمیان دڵنیا بە خێرێکی گەورەی تێدایە ئەگەر بێت و ئەم هاوسەرت ئەوەندە بە غیرە نەبووایە غیرەی بەهێز نەبووایە دڵی زەنانت لێت پیس نەبووایە ئەمە مرۆڤە لەوە چێت جەنابەت زیاتر بکرایتایەوە لەگەڵ هەموو ئافرەتێکا مەرحەبایی و چاک و چۆنی و ئەمانەت بکردایە یا وەڵی براشید نەکەم ڕۆژێ لەوە ئەچێ خوا نەخواستە بتازایتایە بترازایتایە تووشی خیانەتی هاوسەری بووبووایە تووشی تێکەڵاوی نامەحرەمێک ببوویتایە تووشی ئابڕوچوون ببوویتایە ئەم ئافرەتە کە ئەم غیرە بەهێزەی هەیە خوای گەورە کردوویەتی بە مای پاراستنی تۆ مەڵێ هەر زۆر ناڕەحەتم خێرێکی لە پشتەوە ببینە خێرێک لە پشتی ئەمەوە هەیە ڕەنگە تۆ زۆر حەزت لە میوانداری و تێکەڵاوی و هاوڕێی زۆر و سەیران و سەردان و چوونە دەرەوە بێ بەڵام سەیرەکەی هاوسەرەکەت بەو شێوەیە نییە جامە پیاوێک وایە یان ژنێک وایە هاوسەرەکەت بە پێچەوانەی تۆوە حەزی بەوەیە تۆزە گۆشەگیر بێ
ئەوەندەی هاوڕێ نەبێ، ئەوەندە سەیران و سەفەر نەکە، ئەوەندە تێکەڵا و میوانداری نەکە. ڕاستە بۆ تۆ ناڕەحەتە، ڕاستە زۆر جار دڵت ئازاری پێدەخوا، بەڵام دڵنیا بە فیهی خەیڕەن کەثیرە، خێرێکی زۆری پێوەیە، چونکە خوا بەهۆی ئەم ڕەفتارێ هاوسەرتەوە دڵنیا بە لە کۆتاییە بۆ دەردەکەوێت لە زۆر بەڵا پاراستووی. بەخوا زۆر جار ئینسان لە ماڵی خۆتابی لە ڕووداوی زۆر دڵتەزێن دەپارێزرێ. ئەگەر هاوڕێی کەمت هەبێ لە هاوڕێی بێوەفا و سپڵەت لە ڕووی جەناوتان دەپارێزرێ. ئەگەر ئەوەندە میوانت نەیە و تێکەڵاوی لە ڕاددە بەدەری خەڵک نەبی کاوسەرەکەت حەزی پێ نییە، تووشی ئەو کەسانە نابی نانیشت بخوا و سفرەشت بدڕێ. بۆیە ئاگادار بە، بۆیە عەزیزەکەم ئاگاداری خۆت بە، نەیگەێنێ تەلاق. فەئین کەریهتموهن، ئەگەر هاوسەرەکەت شتێکی بەدڵ نەبوو وەکو پێویست خزمەتی تۆی نەکرد، تۆ خێری تێدا ببینە، نەک هەر خێر، خەیڕەن کەثیرە، کاکە خێری یەکجار زۆر. فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا. سبحان الله. لباسي جنگا، لباسي بيجوي كردني هاوسر وآزارداني دڵتدا پەروەردگار دەفەرمێت لەم دوو کاتە ناڕەحەتەشە، یەکیان پەیوەندی بە وڵات و میلەتەکەتەوە هەمووی هەیە، یەکیان پەیوەندی بە نیشتیمانە تایبەتەکەی خۆتەوە هەیە کە ناو ماڵە. چونکە ئێمە دوو نیشتیمانمان هەیە، نیشتیمانێک کە هی هەمومانە، منیش ئەندامێکم تێدا، نیشتیمانێک کە ناو ماڵ و حرەمی ماڵەکەی خۆتە کە تایبەتە بە خۆتەوە، ئەو نیشتیمانەی خۆشت هیچ کەس دڵخۆشن ناکات تێدا هاوسەرەکەن نەبێ. ئەگەر بێدڵی کردی مەیگەێنە تەلاق، مەیگەێنەوەی لای خەڵک باسی بکەی، گازندە و گلەی لەدەست بکەی، بەڵکو وەیەجعل الله فیه خەیڕەن کەثیرا، خێرێکی زۆری تێدا ببینە، هێستا بە گەشببینیەوە بڕوانە. جاری وا هەیە لە پیشەیەکە بەڕێزت سەرکەوتوو نابێ، جەنابت لە پیشەیەکە سەرکەوتوو نابی، دەرگای ڕزق و ڕۆزی لێدا دەخرێ، ناڕەحەت مەبە، گەشببین بە، کاکە هەر ئەم دەرگایە نییە، خوای گەورە یەکجار دەرگای زۆری داناوە، ئەم دەرگای ڕزق و ڕۆزی لێداخرا، یەقینت هەبێ بە گەشببینیەوە بگەڕێ، کلیلێکی تر پێیاکە و دەرگایەکی تری ڕزق و ڕۆزی لەسەر دەکرێتەوە. با خەمدان نەگرێ، با چۆکت پێدا نەدا، بەخوا ژیان پڕێتی لە بەسەرهاتی زۆر شیرین. ئەمانە هەمووی لە کتێبە ناودارەکانی جیهانی ئیسلامیدا تۆمار کراون. قیمە منتەهوی النەجاح، دکتۆر حەسان شەمسی پاشا نووسیوێتی. دکتۆر حەسان شەمسی پاشا هەم پزیشکە، هەم ئەدیبە، هەم شاعیرە، هەم نووسەرێکی بەتوانای بواری خێزانیشە، بەدەیەها کتێبی هەیە، بۆردی ئەمریکی هەیە لە نەشتەرگەریدا. دکتۆر حەسان شەمسی پاشا لە کتێبی قیمە منتەهوی النەجاح، ئەوەی لای منە تەبعی دووەم، چاپی دووەم 2019 دەرچووە لاپەڕەی 34. ئەم کتێبە خۆشبەختانە کراوەتە کوردی بە ناوی لووتکەی سەرکەوتن، مامۆستا ئازاد عەباس گلێجاڵی کردوێتی بە کوردی لە لاپەڕەی 339دا. دکتۆر حەسان دەفەرمێ کابرایەکە بوو کە لە جیهانە ناسرا بە ناوی دکتۆر ئیبراهیم ئەنەبراوی. ئیبراهیم ئەنەبراوی کە لە سەدەی 19دا ژیاوە، کەسێک بوو لە میسر لە بنەماڵەیەکی زۆر هەژارە لەدایک بوو، باوکی پیاوێکی زۆر هەژار و نەدار بوو. بەهۆی هەژاری باوکیەوە نەیتوانی بخوێنێ، تەنها لە مزگەوتە قورئانی پڕ بەرەکەت و بەخششی ختم کرد و قورئانی خوێن، بەڵام نەیتوانێت بچێتە خوێندنی مەکتەب و درێژە بە خوێندن بدا. باوکی بێستانێکی هەبوو، پیشەی کاڵک فرۆشتن بوو، ئەو بێستانەی دەکرد و کاڵکی دەفرۆشت. گوندەکەیان نزیک بوو لە قاهیرەی پایتەختەوە، بەڵام لە گوندە خەڵکانێکی تریش بێستانیان هەیە، کاڵک وەکو پێویست پارەی نەدەکرد، هەموو داهاتی ئەو ماڵە فەقیرش لەسەر ئەو کاڵەکان نەبوو، لەسەر ئەو کاڵەکە و ترۆزی و ئەوانە بوو. ڕۆژێک ئیبراهیم کە تازە مێر منداڵێکی تەمەن 13-14 ساڵی بوو، لە ڕێی ئەو کەسانەوە کە لە شاری قاهیرەی میسرەوە داهاتنە گوندەکەیان، وتیانەگە بێت و کاڵەکەکانتان بە سواری حوشترێک گوێ درێژێک بەرن لە پایتەخت بیان فرۆشن، لەوێ پارەی یەکجار زۆر دەکا. بۆ نمونە ئەم بارە کاڵەکە ئەگەر لێرە بایی 15,000 بێ، لە قاهیرە پایی 50,000، 3 قاتی ئەوە زیاتر پارە دەکا. بەم ئومێدەوە ئیبراهیم بە باوکی و باوکە گیان یارمەتیم بدە، کاڵەکەکانم بۆ بارکە، بەویستی خوای گەورە من وشترەکە گوێ درێژەکە دەبەم لە شارە دەیفرۆشم،
بۆ ڕۆژی دواتریان ئەو ڕۆژە بۆ ئێوارە گە زووبۆن فرۆشا دەگەمەوە ماڵەوە پێداویستی ژیانیش دەکڕم. ئێمە بۆچی لە جیاتی 15,000مان دەستکەوێت 50,000مان دەست نەکەوێت. بەڵێ ڕۆیشت و چووە قاهیرە. باوکی بە قسەی کرد و هەژاری و نەداری وای لێ کرد ئەم مێر منداڵە تازە پێگەیشتووە لەگەڵ ئەم ئاژەڵەیە کە پڕی کردبوو باری کاڵەکی لێ نابوو ڕناردی بۆ قاهیرە. نەشارەزا چاو نەکراوە گیرفان بەتاڵ هات و تموحی زۆری هەیە. دەڵێ پەروەردگارە لەم دەرگای ڕزق و ڕۆزیە دەم خوا دەرگام لێ بکەیتەوە. زۆر جار تۆ زۆر بەجددی لە خوای پەروەردگاری خۆت دەپاڕیتەوە کە لەم ڕێگایەوە ڕزق و ڕۆزیت بدە. بەڵام ئەو ڕۆژە حتا درەنگانێک گەیشتە بازاڕ و مایەوە سەیری کرد بەخوا هەر وەکو دەیەکەی خۆیان پارە دەکا هەموو بارەکەی بفرۆشێر بای 15,000ەکەیە. یەوەتی من وعدم بە باوکم داوە من بەڵێنم پێداوە سێقاتی ئەوە زیاتر پارەی بۆ بەرمەوە. بۆیە هەر چاوەڕێی کرد لەم شوێنە وڵاخەکەی دەبردە شوێنێکی تر کاڵەکەکانی دادەنا یە کاڵەکی ژۆکو سەهۆڵ وایە کە سێ سەهۆڵدانە بڵێ خۆز دەرە ناکە وڵا وردەوردە دەتوێتەوە ئێوارێکیت بەدەستەوە نامێنێ. کاڵەکەکانی بەرەو عەسر ڕۆیشت و نەفرۆشان هیچی دەست نەکەوتووە. وەڵڵا لە ڕووی نەهات کاڵەکەکانی فڕێدا و بەدەستی خاڵی بگەڕێتەوە و بڵێ باوکە نەک سێقاتی خۆمان پارەم پەیدا نەکرد بەخوا هەر هیچم پەیدا نەکرد و هەمومان فڕێدا. زۆر دۆش داما بوو کەمێکی کەمی لێ فرۆشا لەو بۆ نمونە بە پارەی ئەمڕۆ بڵێ بای 5,000 فرۆشت بێ. شەو مایەوە لە پەنا دیوارێک لە پارکێک لە حەدیقەیەکە خەوت بۆ ڕۆژی دواتر بە دووی ئیشاگەڕا بە دووی کرێکاریدا لەبەرەوەی تەمەنی کەم بوو جستەیەکی لاوازی هەبوو خەڵک نیان دەناسی کوڕی کێیە و لە کوێوە هاتووە کەس کاری پێ نەدا کاریشی دەست نەکەوت لە شوێنێکە. لە پەنا جامیعەی ئەسەرا لە پانلا زانکۆی ئەسەرا وەستا بوو مامۆستایەکی بە تەمەنی بینی مێزەرسپی کۆمەڵێک گەنج و لا و مێر منداڵ دەوریاندا و دەرسیان پێداڵێ وتی ئەوە کێ وتیانەوە مامۆستا فڵان کەسە پیاوێکی زۆر قەدرگرانە زۆر خاوەن پلە و پای زانستیە ئەوە هەموو فەقێ و تەلەبە و زانستخوازی شەرعین لە خزمەتیا دەخوێنن. وتی من دەتوانم لێ بخوێنم وتیان بەڵێ چوو ناوی خۆی تۆمار کرد وەرگیرا دەستی کرد بە خوێندن. چاو لێ تۆ لە دەرگایەک دەدەی ئەم حتا ئێوارە لە ئەڵڵا پاڕابەوە یا ئەڵڵا دەرگام لێ بکەیتەوە کاڵەکەکانم بۆ بفرۆشێن و پارێک بۆ باوکم بەرمەوە. بەڵام بڕیاری خوای گەورە جیاوازە ئەم دەرگایە دەبێت لە تۆ داخرێت چونکە ئەم دەرگایە بۆ تۆ نابێ تۆ دوا ڕۆژێکی خێرترت دەبێت. بەڵێ دەستی کرد بە خوێندن قوتابیەکی زۆر زیرەک بوو زۆر زیرەک. محەممەد عەلی پاشا کە لەو سەردەمەدا پاشای میسر بوو هەموو لە کتێبە مێژوویەکانی سەرەتایی جەنابتان خوێندوتانە محەممەد عەلی پاشا بڕیاریدا ئەو قوتابیانەی زۆر زیرەکەن بخرێنە کۆلێجی بەشە پزیشکیەکان کە ئامادەیی تەواو کرد لە قوتابی یەکەمەکان بوو نامەی بۆ باوکی نار سەردانی ماڵەوەی کردەوە بۆی جێڕایەوانێ وڵاغ بەرەڵا کراوە کاڵەک نەماوە هیچ نەماوە ئێستا خەریکی خوێندنم. باوکی ژووتی کوڕمی شەڵا خێری پێوەیە خوێندن لە هەموو شتێ باشترە بەردەوام پشتیوانی منداڵەکانتان بکەن مەڵێ هەر کەسابەت باشە نەخێر خوێندن لە هەموو کەسابەتێک باشترە دوا ڕۆژی هەر خێر دەبێ. ئیبراهیم ئەنەبراوی خوێندی محەممەد عەلی پاشا وتی ئەوانی کە ئامادەییان تەواو کردووە ئەوانەی زیرەکن کۆلێجی پزیشکی دەکەمەوە لە بەشی پزیشکی وەرگیرە. دواتر محەممەد عەلی پاشا زیرەکترینەکانی بەشی پزیشکی ناردن بۆ فەڕەنسا. سبحان الله لەکوێوە لە کاڵک فرۆشی لە گوندێکی دوورەدەست لە خێزانێکی هەژار ئیبراهیم نەبراوی گەیشتە فەڕەنسا لەوێ کۆلێجی پزیشکی خوێن بوو بە نەشتەرگەرێکی زۆر سەرکەوتوو ئەوەی نەشتەرگەری سەخت بووایە ئەو پێی دەکرا کە هاتەوە میسر نازناوی سەرۆکی پزیشکانی پێدرا کرا بە سەرۆکی دەستەی پزیشکی نەشتەرگەری. محەممەد عەلی پاشا کردی بە پزیشکی تایبەتی خۆی لە خۆی نزیک کردەوە بە موچەی زۆر تایبەت بڕیاریدا قەتخانە نشینی نەیگرێتەوە دەرگای ڕەحمەتی خوای لێکرایەوە دەیان کەس لەسەر دەستی ئەو لە مردن لە وەرەمە پیسەکان ڕزگاریان بوو نەشتەرگەریان بۆ کرا. کەواتە کەسەکەم خۆشەویستەکەم زۆر جار کە دەرگایەک لەسەر داخرا گەشتبین بە خوا گەشتبینەکانی خۆش دەوێت لە دەرگایەکی تر بدە دەرگاکان زۆرن کلیلەکان زۆرن ئەم کلیلە نەیکردەوە کلیلی دوای ئەوە دەرگای ڕەحمەتی خوای پەروەردگار لەسەر دەکرێتەوە. بەڵام وەیل لمن كان تزاد به الكربات حدة والمصائب شدة. ئەی هاوار بە حاڵی ئەو کەسەی بەدبەختە بەدفەساڵە بێکەسایەتیە سووکە لای خوا سووکە لای خۆی بەخوا خۆشی گاڵتەی بەخۆی دێ
سووکە لای خەڵکی بەڕێزی وەکو جەنابتان ئەو کەسەی کاتێک کە موسیبەتێک ڕوودەدا کە ڕووداوێکی نەخوازرا و ڕوودەدا بچووکە ئەم گەورەی دەکا بەخوا زۆر کەسمان بینیەوە دوو مناڵ دوو گەنج دەمەبۆڵەیەکی ئاساییان بووە دەمەبۆڵەیان بووە ئەم لە جیاتی بچێ ئاشتیان بکاتەوە بەنزینی بە ئاگرا کردووە فیتنەیەکەی گەورە کردووە گەیشتۆتە حەدی کوشتنی خەڵک چەند کەس نەبینی ماڵوێران بوو لەم کوردستانەیە لەسەر دەمەبۆڵەیەکی ئاسایی هاوار بە حاڵی ئەو کەسە تیا چوون جەهەنەم بۆ ئەو کەسەی کەوا کلیلی کردنەوەی دەرگای شەڕە ڕووداوێک ڕوودەدا نەخوازراوە ئەم دەیتوانی بە دوو قسەی دەڕۆیشت دەرگای شەڕەکە داخەو دەرگای خێرێک و ئاشتەوایی بکاتەوە نە بە پێچەوانەوە مصیبەتەکەی گەورەتر کرد ئاگرێکی بچکۆلە بوو یەک دە بە بەنزینی پێدا کرد و کەڵپەی کرد و دایان خەڵک سووتان و دایان گەنجی بنە ماڵەکەی خۆی خەڵکی کرد بە قوربانی بەخوا ژنومێردێکن بەس سوئی تەفاهمێکیان هەبووە بەس ناتێگەیشتنێکە کاکە سەرەتای تەمەنیانە لە دوو ژینگەی جیاوازەوە هاتوون دوو بیرکردنەوەی جیاواز دوو بڕوانامەی جیاواز دوو عەقڵیەتی جیاواز دوو دایک و باوکی جیاواز کاکە دوو شاری جیاواز دوو کلتوری جیاواز وەڵی دەکرێ بەر یەککەوتن هەبێ ئەم لە جیاتی ئەوەی دوو قسەی خێر بکە ئەیگەێنێتە تەلاق بەس ئەم لێگەڕایە ئەم ژنوێردە بۆ خۆیان ئاش دەبوونەوە ئەم بە حساب چوو جاجاری وا دایک و باوکە جاری وایە مامەیەکی ڕیسپی قەومەکانە جاری وایە خاڵۆیەکە جاری وایە پیاوێکە خەڵک قسەیدا لەلا دەکا لە جیاتی ئەوەی بڵێ ئەم کارە چارەسەر دەکرێت ئەم سوئی تەفاهمەت چارەسەر دەکەین سوبحانەڵڵا دەیگەێنێتە تەلاق و جیابوونەوە موسیبەتەکە گەورە دەکا هاوار بە حاڵت چونکە تۆ دەرگای شەڕت کردەوە دەرگای خێرت داخست والمەصائب الشدة کەسێک موسیبەتێکی هەیە لە جیاتی دڵخۆشی بداتەوە ئەوەندەی کە ڕەشبینی دەکا ئەڵێ بەخوا برا تازە تیاچووی بەخوا زەحمەتە تۆ لەم بەڵایە ڕزگارت بێ وەڵڵا برا تازە تۆ لەم ئیشەت لە دەستداوە لەوە ئەچێ لە برسانە بمری پەنا بەخوا وەیل بۆ ئەو کەسانی کەوا ئاوا خەڵکی ڕەشبین دەکەن ئاوا دەرگای خێر لەسەر خەڵکدا دەخەن دووەمیان لەیسە هەموو ئیسلاح و غەیریهی ئەو کەسانەی کەوا هیممەتیان نییە بۆ چاککردنی بەرامبەریان بەڕێزان ئیسلامی ئێمە لە قورئانەکەیە لە سوورەتی هوودا دەفەرمێ وما كان ربك ليهلك القرى بظلم وأهلها مصلحون خوای گەورە هەرگیز دانیشتوانی گوندێک شارێک وڵاتێک لە ناو نابا بەستەم وأهلها مصلحون نەیفەرموو وأهلها صالحون کە دانیشتوانەکانی چاکساز بن نەک هەر چاک بن کەواتە ئیسلامی ئێمە پێمان دەڵێ فێرمان دەکات هەم بۆ خۆمان ساڵح بین هەم بۆ خەڵک مصلح بین هەم بۆ خۆمان ساڵح بین هەم بۆ خەڵک مصلح بین ئەینا تۆ بۆ خۆت ساڵح بی لە ئیسلامدا قبول کراو نییە تۆ بۆ خۆت ساڵح بی بڵێ حەقی کەسم نییە نەخێر شعاری شوعەیب پێغەمبەر کە خوا لە قورئانە مەدحی دەکا عەلەیهی السەلام ئەوە بوو إن أريد إلا الإصلاح ما استطعت سوورەتی هود ئاەتی 88 من ئەوەی بەرنامەمە ئیسلاحە چاکسازیە ما استطعت ئەوەندەی لە توانامدا هەبێ کەسمان بێتوانانین بەهانەت نییە کاکە بەدەست ئیماتەة الأذى عن الطريق صدقة ئازارێک شوشەیەک بزمارێک بورغویەک تایەک پەنچەر دەکا قاچی کەسێک ئازار دەدا پیسیەک دەبەیەک فڕێدراوە تەنەکەی خۆڵەکە هەموو 1 مەتر لەولاتەوەیە ئەقەی چێکە دەتۆ چاکساز بە مەڵە خۆ من فڕێم نەداوە من ئەوەندەم لەسەرە خۆم دەبە فڕێ نادەم بەڵام حەقیشم نییە نە هەڵی دەگرمەوە خۆ ئەو بڕوە من فڕێم نەداوە خۆیەکە تای خەڵکی من چارەکەی خۆمی لێ لادەم چەند جوانە سارەکە لاگە ڕاگری ئەگەر مەجال هەبوو بچی ئەو بڕوە لەسەر جادەکە لابەری ئەوەش براکەمە خوشکەکەمە کەسەکەمە کوڕەکەمە برازاکەمە بە شوێنەکەدا دێ ئەبێت تۆ نەک ئەوەندەی هەر بۆ خۆت چاکی ئەبێت چاکسازیژبی مەستەتەعت و بەدەست هەروەها بە زمان کاکە نەسیحەتی خەڵک بکە بەڵام فەزیحەت نا ئامۆژگاری خەڵک بکە نەک ئابڕۆبردن ئیوای ئابڕووی خەڵک دەبا بە ناوی نەسیحەتەوە بە زمان هانی چاکەکاران بدە هاندان زۆر گرنگە کاکە دەستخۆشی بکە وەڵی کەسێک مناڵێک دەبینی کارتەکەی بەدەستەوەیە نمرەکانی بەرزن بڵێ هەی دەستت خۆش بێ هەی ئافرین ومێدەوارم سەرکەوتوبی تۆ دوا ڕۆژێکی خێر لێ چاوەڕوان دەکرێت هەر ئەوەی کە دڵێ تۆ دوا ڕۆژت خێرە جا بە مناڵەکانی خۆش دوا بڵێ کوڕم ومێدەوارم ئێوە سەربەرزم کەن ومێدی دوا ڕۆژێکی خێرتان لێ دەکەم بڕواتان هەبێ ئەو هاندانە زۆر گرنگە ئەها لە مەکتەبە یاسایەکی جوان هەیە ڕەمبێ ئێستا هەستی پێ بکەی کاتێک کە مناڵێک شعرێکی جوان لەبەر کردووە وانەکەی جوان نووسیوەتەوە هەڵەستێتە سەر تەختە ڕەشەکە و بابەتە بیرکاریەکە حەل دەکا شعرەکە لەبەر جوان دەڵێ مامەساڵە ئادەی چەپڵەیەکی بۆ لێدەن ئەزانێ ئەو چەپڵەیە دوو مانای هەیە یەکەم هاندانە بۆ قوتابیەکە پێی ئەڵێن
هەموویان هانی دەدەن هەم مناڵڵم ئەمڕۆ بابە ئێمە خۆمان مناڵیش بووین پێمان نەڵێن بابەت چەپڵەیەکیان بۆ لێدام ئەو چەپڵەیە هاندانە دووەمیان لابرنی حەقد و قینە ئەوە لە پەروەردەدا زۆر گرنگە با مامۆستایان لای نەبن ئەڵە چەپڵەیەکی بە قووەتی بۆ لێدەن یعنی مناڵەکە فێر دەکرێت و مامۆستاش تێی بگەێنێ من نەک بەخیلی بە تۆ نابم نەک حەسوودیت پێ نابم ومێدی سەرکەوتنت بۆ دەخوازم مناڵ لە مناڵەوە لە چەپڵەکەەوە فێری ئەم دوو دەرسە بکرێ من دڵنیام کۆمەلگای کوردیمانی سلاح دەبێت لە مناڵیەوە کەسێک فێری بکەین چاکەی کرد سەرکەوتوو بوو نەک ناڕەحەت نیم بە سەرکەوتنت چەپڵەت بۆ لێدەم دەستخۆشی لێ دەکەم هانت دەدەم ئەمجا کە سەرکەوتوو بووی نەک بەخیلیت پێ نابم نەک چاڵت بۆ هەڵ ناکەنم نەک بە چاوتەوە ناکەم نەک حەسوودیت پێ نابم بەڵکو ومێدی سەرکەوتنت بۆ دەخوازم کاکە هیچت پێ ناکرێ فەبی قەلبی دڵخۆش بە ئەزیزم دڵخۆش بە بە دڵخۆش بە کەسێک کە سەرکەوتنی لە ژیانە بەدەست هێناوە کەسێک کە سەرکەوتنی لە ژیانە بەدەست هێناوە تۆ دڵخۆش بە بەو سەرکەوتنە خوای گەورە لە ڕیزی موسلیحان حیسابت بۆ دەکا کەواتە ئێمە داوامان لێکراوە هەم خۆمان چاک بین هەمیش چاکەکار بین هەم خۆمان لە خراپە بپارێزین هەم کلیلێک بین بۆ داخستنی دەرگای شەڕ و خراپە لەسەر خۆمان لەسەر خێزانمان لەسەر کۆمەڵگامان تا بەرنامەی داهاتوو بە ئەڵڵاتان دەسپێرم ئەو پەروەردگارەی سپاردەزایە ناکا و ئاگای لە هەموو لایەکمان.